ئەی بینن کە ئەم سیستەمە چۆن موشک تێگەشتێنێ. دەزانن ئەگەر ئەم سیستەمە نەبوایە ئێمە ئەم ماوەیە تووشی چ کێشەیەکی گەورە بووین، دەزانن چ زیانێکی گیانیمانەیە. تاکو ئێستا ڕێگەمان پێ نەدراوە کە ئێمە بتوانین ئەو سیستەمە بۆ خۆمان دابین بکەین، بەڵام بەردەوام دەبین لەوە هەرچی پێمان بکرێت بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان دریغی ناکەین لەو کێشە و ئەزمانەی کە ئێستا لە ناوچەکەشدا هەن. ئێمە نوێنەری ڕاستەقینەی خەڵکین و زیاتر لە هەموو کەسێک پەرۆشی ژیانیە و خەڵکەین. ئەو تا سەرۆگۆزیران مەسرور بارزانی دووبارە و دەیانبارە نیگەرانی خۆی لە کشانەوەی ئەمریکا و هەڵگرتنی سیستمی بەرگری دەردەبڕێت. دەڵێت بێگومان کشانەوەی ئەم سیستەمە لە هەولێر و کوردستان ئێمە دەخاتە مەترسیەوە. هەڵوێستی یاریمی کوردستان زۆر دیار و ڕوونە. ئێمە لەگەڵ چارەسەری ئاشتیانەی هەموو کێشەکانین، لەگەڵەوانین شەڕ و تونند و تێژی لە ناوچەکەدا بەردەوام بێ و بێگومان هەرێمی کوردستان بەشێک نییە لە هیچ شەڕێک و لە هیچ تونند و تێژیەک و دەمانەوێت کێشەکان بە شێوەیەکی ئاشتیانە لە ناوچەکە چارەسەر بکرێن. سەرۆگۆزیران مەسرور بارزانی چاوپێکەوتنێکی تایبەتی لەگەڵ پێگەی ئەلمۆنیتەر ئەنجام داوە. زۆر بابەتی باس کردووە. یەک لە گرنگترین بابەتەکان پرسی کشانەوەی ئەمریکا و هەڵگرتنی سیستمی بەرگریە. مەسرور بارزانی گوتوێتی تاوەکو ئێستا ئێمە خاوەنی سیستمی بەرگری ئاسمانی خۆمان نین، ڕێگە نەدراوە ببینە خاوەنی. بە کشانەوەی ئەمریکا و هەڵگرتنی ئەم سیستمەش ئێمە دەکەوینە مەترسیەوە. بۆیە داوا لە تەواوی دۆستەکانمان دەکەین هاوکارمان بن لە بنیادنانی ئەم سیستەمە تاوەکو بەرگری لە خۆمان بکەین. دیسان پەلاماری هەرێمی کوردستان دراوە. جێگەی داخە هیوادارین کە سیادەی عێراق و هەرێمی کوردستان لە بەرچاو بگیرێت. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا تاوەکو ئێستا بە تەواوی سیستمی بەرگری لە شوێنی مانەوەی سەربازە ئەمریکیەکان لە نزیک فڕۆکەخانەی هەولێر هەڵ نەگیراوە، واتە هێشتا ماوە. حکوومەتی هەرێمی کوردستانیش بە سەرۆکایەتی مەسرور بارزانی هەمووانە زانن پیاوێکی خەمخۆر و خۆڕاگرە بەردەوام هەوڵەکانی بۆ ئەوەیە ئەم سیستمی بەرگریە بۆ کوردستان دابین بکرێت. ئێمە بەشێک نین لە کێشەکە، نازانم بۆ بە زۆر دەیانەوێ ڕامان کێشن. ئێمە دامان بە خۆمان داناوە و نەمان هێشتووە هەرێمی کوردستان بچێتە ناو ئەو کێشەیەوە و بەردەوامیش دەبین لەسەر ئەو سیاسەتە. اینجا سەرۆگۆزیران مەسرور بارزانی لەم چاوپێکەوتنە تایبەتی لەگەڵ پێگەی ئەلمۆنیتەر چەندین قسەی دیکەی گرنگی کردووە. لەوانە گوتوێتی پێویستە دەسەڵاتدارانی ئێران ئەوە ڕوون بکەنەوە کە درۆنێک دروستکراوی ئەوانە لای هیچ کەسێکی دیکە نییە، چۆن هێرشی بۆ سەر نووسنگەکەی ئەو پێکراوە. چکە حکوومەتی ئێران دەڵێت ئێمە نەبووینە. مەسرور بارزانی دەشپرسێت ئەگەر ئێوە نەبوون چێ بووە بێزەحمەت؟ ئەم درۆنانتان بەچێ داوە؟ هەروەها گوتوێتی هەرێمی کوردستان هەمیشە فاکتەری سەقامگیری ناوچەکەیە، نەبووتە هەڕەشە. گوتوێتی هێرشەکانی سەر هەرێمی کوردستان تەنها بۆ ترساندنی ئێمەیە و دەیانەوێت ڕامان کێشنە ناو ئەم جەنگە. لە سەروازی ناوخۆش خۆشتە نەزانن ئەمە نزیکی 20 مانگە ئێمە هەڵبژاردنمان کردووە، بەڵام تاکو ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێک ناوەتووە. حکوومەتی خەڵکە، پەرلەمانیش پەرلەمانی خەڵکە. لەلایەکی تر باسی ئەوەی کردووە دواکەوتنی پێگەێنانی حکوومەتی نوێی هەرێم کاریگەری نەرێنی دروست کردووە. من بەردەوام دەستی دۆستایەتیم بۆ لایەنەکانی کوردستان درێژ کردووە تاوەکو حکوومەتێک پێک بهێنرێ کە لە بەرژەوەندی خەڵک بێت. بەڵام لە دوای هەڵبژاردننی عێراق ئەو حیزبانە هاوکار نەبوون. اینجا لەلایەکی تر باسی عێراقی کردووە، گوتوێتی عەلی زەیدی سەرۆگۆزیرانێکی ڕازگۆیە وەک دۆست دەیبینم. هەروەها پشتیوانی لە هەوڵەکانی دەکەم بۆ داماڵینی چەک لە دەستی گروپە چەکدارەکان. لەبارەی پەیوەندی هەرێم و ئەمریکا گوتوێتی پێویستە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا لە بواری سیاسی و ئابووریەوە پەرەی زیاتری پێ بدرێت. پێویستە کۆمپانیا ئەمریکیەکان
هان بدرێن بێنە کوردستان و بەرێنان لە کەرتی وزە و کشت و کاڵ و دۆخێکی سەقامگیریان بۆ ئامادە بکرێت تاوەکو لە هەموو ڕویەکەوە بە مرتاحی کارەکانیان ئەنجام بدەن. ئەمانەی بۆم باسکردن گرنگترین قسەکانی سەرۆگوەزیران مەسرور بارزانی بوون لە چاوپێکەوتنە تایبەتەکەی لەگەڵ پێگەی ئەلمۆنیتەر. ئێوە سەلامەت و کوردستانیش ئاوادەهەفێت. Merci.